بۆ دەبێت کۆبوونەوەی ئێمە لەسەر گۆڕی ژنێک هەموو دەستە خوشک و هاوڕێکانی ئەم هەموو ترسە دروست بکات. لە کەشوهەوایەکی باراناوی لە گۆڕستانی سەیوانی یەک ئەو ژنەی زیاتر لە 3 هەفتە لەمەوبەر لە پارکی دایک کوژرا بوو لەلایەن شارەوانیەوە بە خاک سپێردرا. ئەندامێکی ئەنجومەنی باڵای خانمان ڕایگەیان دەبوو سنوور لە ڕێوڕسمێکدا و بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی کۆمەڵگای مەدەنی بنێژرایە نەک لە بێدەنگی و بەبێ ئامادەبوونی هیچ کەسێک. چۆن بیخاتە گۆڕەوە، چۆن مردنێ لە گۆڕنانێکی شایستە لە گۆڕی بنین، هەموو پلانی خۆمان هەبوو. دوایش پلانەکانمان کردووە بە یەک لەم کە هەموو بەیەکەوە ڕۆژی دووشەمە بخەینە خاک و سەعات 11. بەڵام پلانەکە گۆڕا ئەو بێتاقەتێکم ئەوەیە. زیاتر لە 3 هەفتە بەسەر کوژرانی سنوور لە سلێمانی تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا کە سوکارەکەی ئامادە نەبوون بۆ وەرگرتنەوەی تەرمەکەی. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاک وەکو ڕێکخراوێکی تایبەت بە پرسی ژنان داوای کرد ڕێگەی پێ بدرێت ئەوان بە خاکی بسپێرن، بەڵام داواکەیان جێبەجێ نەکرا. تەنانەت ڕێگەیان نەدا وەکو وڵاتێکی وەکو ئەفغانستان کە بە هەزاران ژن لە دوای کوشتنی ژنێکەوە بوون، ڕێگەیان نەدا ئێمەش بتوانین هەر وەکو وڵاتێکی ئاوا دواکەوتوش بە هەزاران ژن ئەمڕۆکە لێرە ئامادە بین و پێکەوە تەرمی سنوور بکێژ. بێگومان ئەمە جێگەی ڕەخنەی گەورەیە، ئەمە جێگەی ناڕەزایەتی توندە و پێویستە ژنان بە هیچ شێوازێک ئەمە قبول نەکەن. ڕێکخراوەکانی ژنان نیگەرانن لە دەستگیر نەکردنی بکوژی سنوور. لە بەیاننامەیەکیشدا ڕایەنگەیان حکوومەتی هەرێم کەم تەرخەمە و بەرپرسی یەکەمە لە جێبەجێ نەکردنی یاساکان. ئەندامێکی پەرلەمانی عێراق کە لە مەراسیمەکەدا ئامادە بوو دەڵێت بکوژی ژنان لەژێر ڕکێفی دەسەڵاتداراندا بە ئازادی دەسوڕێنەوە. نتوانانی تەرمێک وەکو بە پێدینی ئیسلام بنێژرێ کاکە. بابمان توانایە وەکو ئینسانێکە چۆن حەقی خۆیەتی وەکو ئەوەی وەکو ئینسان نەیتوانی بژی. ئەوە خێزانە کە تۆ لەم کۆمەلگایە پەروەردەیەکەی مناڵ چۆن پەروەرداکا و لە ئەخیریشە ئەوە پەروەردە ناڕاستەکەی ناو خێزان لە ئەخیرا کوشتنەیەتەوە بە چاوی کچەکە. جارێکە بڵێمەوە کەم تەرخەمیەکانە زۆر لایەن ئاسانە. ژنێک ئێستا ژەوان قەناعەتیان وایە لەسەر شەرف کوژراوە، ئێستاش کۆمەلگاکە و پێی وایە لەسەر شەرف کوژراوە. دوی ئەم مانگە با ڕۆژ و لە ناو پارکی دایک لە سلێمانی تەقە لە ژنێک کرا و 4 فیشەکی بەرکەوت. دوای گەیاندنیشی بە نەخۆشخانە گیانی لەدەستدا و دواتریش پۆلیسی سلێمانی ڕایگەیان ئەو کچە لەلایەن باوکیەوە کوژراوە. سنوور لەو پارکەی کە وەک وەفایەک بۆ ئەو ژن و کچە کوردانەی کە سەردەمانێک لەوێ ئەشکەنجە درابوون و ناو نرابوو دایک کوژرا. سنوور وەک پێشتر وتبووی ئەو بۆ نەکوژرێت ئەوی بێکەس چی لەم دنیاە دەوێت. هەر بۆیە ئێستا گۆڕستانی بێناسنامەکان بووەتە ماڵ و مەنزڵگای ئەبەدی سنوور. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.